تەنیا لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژ ئاوایە 13050 قوتابی امتحانەکەن دیارە پەروەردەی ڕۆژ ڕەنگەوەی ئامارەتی پەروەردەی ڕۆژهەڵات بێ بەگشتی نزیکەی 2000 تەلەبەیەک لە سنووری سلێمانی امتحانەکەن تەنیا لە ناو مەرکەزی قەزا. ئەمە لە سنوورەکەی ئێمە 290 هۆڵمان هەیە ئێستا 290 هۆڵەکە 45 هۆڵیان هۆڵی بڵین ئەدەبین وێژەین ئەوکەی تریشی با بڵین پیشەیی و زانستیەکانن. هەتاکو ئەم لە حزەیە قسە دەکەین یەکەم ڕۆژە بە خۆشحاڵیەوە تاقیکردنەوەکان باشی بەڕێوە دەچێ ئەوەی پێویستە کردومانە لە دابینکردنی مەوادی معاقیم و ئەو پێداویستیانەی کە لە ئێستاە بۆتە باسی عەسر مەسەلەی خۆپارێزی بێجگەل لە پێدانی ڕێنمایی پێویست بە قوتابیان و خوێندکاران لە ڕێی ئەم کەناڵانی کە هەمانە و خانەوادەیان ئەوە دیارە بابەتێکە پەیوەستە بە تاکپارێزیەوە خۆیان کردویانە ئێمەش لە هۆڵەکانە بابەتانمان ئامادە کردووە مەسەلەی خوێندکەرە و کارەبا و یعنی ئەوەی کە پێویستەکە بۆ حاڵەتی هێورکردنەوەی دەرونی قوتابی خوێندکار تەقسیریمان نەکردو بە پێی ئیمکانەتی خۆمان کردومانە. لەبارەی پرسیارەکانەوە تاوەکو ئێستا هیچ کێشەیەک نەبوو کە خوێندکاران با بڵین بەدڵیان نەبوو بێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانە خۆشحاڵین بەوەی کە تاقیکردنەوەی با بڵین بابەتی زیندەزانیە بابەتی زیندەزانی هەموو ساڵی قسە و باس و کێبڕکەی بڵی کێشمێکی لەسەر لە مەسەلەی پرسیارەکان هەڵی تیابێ و چوزانم شێوازی تەبعۆمانە بە خۆشحاڵیەوە ئەو پرسیارانە ئەمساڵ بۆ یەکەمین جارە وەکو تەجروبەیەک لەسەر داوای وزارەتی پەروەردە کە بە شێوازێکی جوان بە ڕەنگاوڕەنگ تەبعکراوە بۆی ڕسمەکان و وازڵحتر بن قوتابی خوێندکار ئەو بابەتەی کە دەوێت وەڵامی کە دەوێت لێ هەڵێنجێ ئاسانتر دەستی بکەوێ و هەموو هەوڵێکیشمان داوە دیارە ئەوە قسەیەکە کە ئیشی بەڕێبەراتی گشتی ئەزمونونەکانە و ئەو تیمەیە کە پرسیاردا دەنێن کە کەمترین هەڵە کەمترین سەرنج هەبێ کەمترین مناقەشاڵ بگرە پرسیار تەمە ناکەین پرسیارەکان وا بێنە دەرەوە تا ئێستا هیچ جۆرە کاردانەوەیەک نییە ئینشاءالله هەروە دەبێت کە بەدڵی قوتابی خوێندکار بێ.